بینرن برس افدم و باش هیویا دمن خوش و سلامت بود خازین. اس نزیر کادانی دیگه الودام ابو پیشکش کردن خلک کادیش برنامه کردی. هلبت امی برف هلکفتکا آینی چین هلکفتکا پیروس کوف هلکفته پیوندین کمالایتی هست کتنو خوشی و دلخوشیت بخشیتن بود ناوا جواکی دا. بویا توره و خلکی مکریه ججن نیکرنا جیانه. هدفی میانه دا مد بپرسین الماموستای ججن چیو پیوندیات نافبرا مروف و ججنه چتشته هروسا اتهیتا برچاف کرن کتروجان ججنه دا خموکی و حزن هیا اربوچی افچنده هیا و مدوید سروی چندجی باخفینو قسل سر بکن هروسا بزانین آیا ججن آینی بگشتی اتکارن خوشی ببخشنت ناف کمالگه دا هروسا چی بکن بو زیاد کرنا دلخوشی ادبونت آینی دا اف پرسیاره و چندین پرسیارن دیتر دهینا راسته کرن بو زور برس ماموست عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی واخیرات نکل گرم جناب سیدایت کن زور بخیر و ماموستا برس وکما آموجه پیدای امی برف هلکفتکا آینی چین که هلکفتکا پیروزه پشتیماندیبونه که زور سیخ روش نخارن نوخارن زور عبادت کرن برانبر وچنده دیگه اینه هلکفتکا خوش و دلخوش و که خوشی ببخشیتن دست فکر مدوید بزانین پیناسات بو ججنه چیه و تو چوا بحثا ججنت کی بله خوی بخشنده مهربان وشي ججن بعربي بيدا قلت عيد بله ام وشي عيدش لرويز مانواني عربيه وتراوى العيد من العود وتا هات نوا جوجر ارلن لك كردواريا اگر جوان ترجمه كان جوان وري جرنا سر زماني كردي قلت لي بابوني هات نوي ججني هات نوا بوشي هات نوا نك هاتني يعني يكم جاري نيه چند من جاري هي ديتوا جلبروا وتراوى كل يوم يعني لتعريف كان لساني عرب ومثلا مفردات ألفاظ قرآن وأبانا راغب أصفهانش قلت كل يوم فيه جمع فهو عيد بل هالروجع خلق كوبيته ودلخوشي درب الريبية وترجج بلام عليه وخص في الشريعة بلام للشريعة إسلام تخصيص كراوة ودياري كراوة ناون راوبتي بيوم الفطر ويوم النحر بله بودواني بلن توقيفية كواتا أما دو روجك إما لم كاتي ججنا تا نچينو أول روج أم ماوي كترخان مانكر بينج هفته باسي رمضان مانكر بله يسر لسر كوتاي رمضان باب چينو أول رمضان لبيرتا وتمانشي وتمان روجو خواه سبحانه وتعالى لآيات يكا وچن آيات يكا روجو فرز كرت بله فرمي أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون اما گوتمان هۆکاری سەرەکی ئەمە بریتە لە تەقوا و بریتە لە هەستکردن بە مراقەبەکردن و چاودێریکردنی خوددا لەسەر مرۆڤەکان ئێستا لە کۆتایی ڕەمەزانە بۆمان دەرەکەوێ خوا سوبحانەهو وتەعالە بۆچی باسی جەژنمان بووەکە ئەو کات لە یەکەمین ڕۆژەوە لە یەکەمین ئاەتەوە کە باسی ڕەمەزانمان کرد خوا سوبحانەهو وتەعالە فەرمووی ئەیامە معدودات ڕۆژی یەکەم ڕەنگە یەکێ بیوتی وەکو ئەیامە معدوداتیشی کاکەوە 30 ڕۆژە تەواو نابێ ئەوە تەواو بوو أقل ألو الرجانية كما وتمان خواه سبحانه وتعالى أفرميه يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر أو دركوت خواه سبحانه وتعالى فرمشتك آسانا قرسنية أو دركوت آسان بو براستيش قرسنا بو أو جابوا من دركوت لكوتايكيا شون خواه سبحانه وتعالى شون رمضاني بيوسكر بزجنوا لو كتب عليكم الصيام لعلكم تتقون تأوي أم جا يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم بنيت ألا بكواتا ولتكملوا العدة يعني عدة مانجي رمضان تواوكا أو تواو به ببيستنو يا بسي إن جا ولتكبروا الله على ما هداكم أو ججنك بو ججن تكبيري تايا بو ججن تكبيري تدايا إن جا ألا يفرمي ولعلكم تشكرون بله بو بالشكر لعلكم تتقون هاد بو بالشكر ئێستا بۆچی شکری خواکەین لەبەر ئەوەی کە خوا بینی ئاسانکاری بۆ کردین ئاسان بوو توانیمان ئەوەی توانی بە ڕۆژوو بێ بە ڕۆژوو بوو ئەوەی نەخۆش بوو یا سەفەری کرد هەڵی کرد بۆ ڕۆژەکانی دی ئەوەی کە نەخۆش بوو نەیتوانی و ناشتوانێ بیگرێتەوە فیدەی خۆیەدا بۆ هەمووی ئاسانکاری کرد یەکسەر ئاەتێکی تر دەرەچێت لە باسی ڕەمەزان ئاەتێکی تر بە دوای ئەم ئاەتەیە دێت چییە وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون
ئەم جا بوو بە لەعەلەهم یەرشودون کەواتە لێرەوە لە تەفسیرە ئەگوترێ بۆچی ئاەتی ڕەمەزان دەستی پێ کردو وەلەعەلەکم تەشکورون تەواو تا جەژن کۆتایی پێات بۆچی ئاەتی دوعا هاتۆتە پشتی باسی ئەمە فەلسەفەکە ئەوەیە کەواتە ڕۆژوو هۆکارێکە بۆ قبولبوونی دوعا ڕۆژوو ئەو هۆکارەیە بۆیە دەڵێن ئەگەر ویست دوعایەکی تایبەتی زۆر گرنگیشت هەبوو ڕۆژێک سونەتە بە ڕۆژوو بە اینجا دوای ئەوە دوعا بکە بەڵام زۆر دوعات تێتەکردن و دەرئەنجام نییە ئەوەیە کە ئاەتەکە باسیەکات خەڵق ئەڵێ من دوعام کرد و دەرەنجامی نییە وتمان خوا سوبحانەهو وتەعالە فەرمێ أجيب دعوة الداعي إذا دعاني أجيبوا يعني استجابة هم دعايك ترجمة بو كردي خراب كرديوانا خدا ده فرمي هم دعايك جولي جيراوة أبيني نيفرمو قبول كراوة بله هر دعايك إما أيكين جولي جيراوة يعني شي مسموعة استجابة هي بس رنگە پێوەرەکانی دوعا لە ناو نەبێت اینجا هەڵی گرتووە سەری گرتووە دوعاکان من ئەو خوایە خۆی ئەزانێ بۆ هەندێکی تەعجیلەکە ئەڵێ بۆ ئێستا بۆت باش نییە بۆ کاتێکی تر باشە هەندێکی تری ئلغا کاتەوە بۆت ئەڵێمە هەر ماڵت وێرانەکە ئەگەر ئەم دوعایی خۆت قبول بێ بۆیە ئەگەر ئێمە قیامەت دابێ و بڵێن خوایە ئەو دوعایەنەمان پیشان دەرەوە بۆچی وابوو بۆچی وانە بوو ئەو کاتێگەین بۆچی وانە بڵێ هەندێکیش نییە ناواقعی نەبیت بڵێ کە بڵێ یاخوایە ئەوەی هەژاری بیت نەهێلی یعنی ئەوەش ڕاستە پێچەوانەی سونەنی کەونی بێ یا هەندێک دوعا هەیە لە خەڵک دوعاکەی وا دەفەرمێ دوعا بکە نالە دوعا لە خەڵک بکە دوعاکردن لە خەڵک قبول نییە هەر گوناح دەگا جا بێمە سەر باسەکە ئێستا هاتی نەجەژن دوو خاڵی دووەم کات ئێمە ئەم ڕۆژەک ئەم جەژنەکە ناوی چۆن ئەڵێ بە کوردی بەڕاست ئەڵێن چی ئەڵێن جەژنی ڕەمەزان بڵێ ئەدی با بزانین خۆ ئەبێ ناوی ئەم جەژنە لە خۆمانەوە نەنێ ئەوە عادەتمان گرتووە ئەڵێن جەژنی ڕەمەزان با بزانین هەموو قورئان وشەیەکی تایە ناوی ئەم جەژنێ نابێنە ئیلا ئەگەڕێینەوە دوای قورئانە بێ بچینەوە بە سونەت ئەچینەوە سونەت پێغەمبەر فەرمووی یەوم الفیطر و یەوم النەحر کەواتە پێغەمبەر ناوی جەژنەکەی ناوە ناوی ناچی ڕۆژی شکاندن فیطر کەواتە ڕاستی ئەگە بکەی بە کوردی ئەڵێن ئەم جەژنە ناوی چییە ئەڵێ جەژنی ڕۆژوو شکاندن بەڵێ کەواتە ناوی جەژنی ڕەمەزان نییە چۆن ڕەمەزان تەواو بێ ئەڕوا کە ئەو ڕۆژە یەکەی بە جەژن ڕۆژی یەکی شەوال لە کورد بە شەوالە لە شەشەڵان ئەوەیە کە مەولەوی عارفی کورد ئەڵێ ئاخ من و شەوال هەردوو هەمدەردین بۆچی هەردووکمان نەفسی خەفەت و خەممان هەیە ئەڵێ خۆی جەژنەکە بە یەکی شەوال یەکی شەشەڵان ئەبێتە جەژن ئەوێ جەژنەکە بە ناوی شەشەڵان و شەوالەوە بێ ئەڵێ کەچی خەڵکەکە ئەڵێن جەژنی ڕەمەزان یان ڕەمەزان شتاوە بووە ئەڵێ بەختی منیش ئاوهایە من چاکە ئەەکەم لەگەڵ چێ و چاکەکان بە ناوی من نانووسێ ئەیدەن بە یەکێکی تر جامە بەستمەوە بوو مەولەوی شاعر مەلا عەبدوڕەحیمی مەولەوی عارفی کوردی ژواڵێ کەواتە پێغەمبەر ناوی نادروودی خۆی لەسەر جەژنی ڕۆژوو شکاندن کەواتە ئێمە بۆ جەژن دەکەین کە توانیمان مانگێک بە ڕۆژوو بین ئێستاکە ڕۆژوو دەشکێنین کەواتە من لە ڕاستیدا پێمان دەڵێتەوە هەر ئەو خودایی فەرمووی شەهر و ڕەمەضان هەر خۆی فەرمووی لتوکەبیروا الله على ما هداکم ئەنجا نوێرەی جەژنە کەواتە نابێ بڵێ وەڵاهی ڕەمەزان یعنی خۆزگە بەردەوام بواە خۆزگە دەمانگی تر بواە بۆ شێوازی بێمە سەر خاڵێکی تر زۆر گرنگە ئەم فەلسەفەی جەژنی ڕەمەزان و عەفوەن جەژنی ڕۆژوو شکاندن و جەژنی قوربانە لە پەیوەندی بە مرۆڤەوە هەیە لە نەتیجە بەڵێ ڕاستە کەواتە جەژن هەیە گشتی دروستی کردووە تاک ئاهەنگی پێژێڕێ سەم بچین بۆ جەژنی نەتەوایەتی نەورۆز ئێمە دروستمان نەکردو من و تۆ هیچمان دروستمان نەکرد 2700 ساڵ لەمەوە پێش نەتەوەی کورد دروستی کردووە ئێمە یادەکەی یەکەینەوە ئەم جەژنی ڕەمەزانە ئەم جەژنی ڕۆژوو شکاندنە هیپار نییە ئەمە بۆیە ئەڵێن جەژنی ڕۆژوو شکاندن یعنی جەژنی ئەوانەی کە بە ڕۆژوو بوون کەواتە جەژنێکە خۆمان دروستیەکەین چۆن خۆمان داین بەشدارین لە دروستکردنیە بە ڕۆژوو بووین من و تۆ فلان و فلان و ئەوەی بە ڕۆژی نەبی جەژنیە کەواتە بەو معنایەنە بەو مانایی کە ئەو جەژنە ڕۆژوەوان دروستیەکەن بەڵام دوای بۆ هەمووانیشە وەکو شۆن شۆڕشێک کۆمەڵێک کەس پێی هەڵەسن بەس خێرەکەی بۆ هەمووانە یعنی هەمویان تیای بەشدارن مەبەستم ئەگەر ڕۆژوو نەبووایە ڕەمەزان نەبووە جەژنی ڕۆژوو شکاندنیش نابوو کەواتە ئەم جەژنە چۆنە تاک تاک بە ڕۆژوو بووین دروستمان کرد بۆ خۆمان و بۆ ئەوانی دیکەش ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تری زۆر گرنگ لێرە ئەو باسەیەکە یعنی کەواتە مە لە ڕاستیدا پێمان دەڵێ ڕۆژوو فەلسەفەیەکمان دەداتێ گۆڕانە یا گۆڕینە ڕۆژەکە هەر ئەو ڕۆژەیە بەس ئێمە توانیمان
کە مانگێک بە ڕۆژوو بووین ڕۆژی دوای مانگی ڕەمەزان بکەین بە جەژن بەچی بەو بە ڕۆژوو بوونە هەروەکو ئەوی دیش ئەگەر حەجکردن نەبوایە جەژنی قوربان نەدەبوو کەواتە ئەمەمانێت چی خۆمە خوا پێمان دەڵێ جەژن ئێوە بەجێبەجێکردنی فەرمانەکانی خوددا ئێوە ئەتوانن جەژن دروستکەن هەر ڕۆژێکی ترتان توانی ئەوامیری خۆی تا جێبەجێ بکەن لە پێناوی مرۆڤایەتیدا جەژنە بۆ ئێوە هەر لەبەر ئەوەش ئەبینی بۆچی لە ناو مسلمانانە بە درێژایی مێژوو شتێک هەیە سەر ناگرێ زۆر جێی خۆی زۆر نەگرتووە جەژنی لە دایکبوونی مناڵوشت یا من و تۆ گەورەش بۆچی عید میلاد ناکەین یعنی بۆچی هەست هەرستەکەی جێی خۆی ناگرێ زۆر هەر هەستەکەی ئێمەی مسلمان زۆر نایکەین زۆر بەمان نایکەین بۆ نایکەین چونکە ئەڵێن ئەو مناڵە کە ئاهەنگی بۆ جێڕین و کێکی بۆ دروستەکەین و ئاهەنگی بۆ ئەەکەین هیچی نەکردووە فێرێکین جەژنێکی بۆ بژێڕین لەسەر شتێک کە هیچی نەکردووە خۆی خۆ دەستی نییە لەوەی لەدایک بووە ینی منداڵێک نیە کەواتە لەوەی هەموو جا من دەڵێم وا چاکە ینی ئاهەنگێک بۆ مناڵ بژێڕین بە بۆنین دەرچوونی لە قوتابخانە هەموو ساڵێکە ناجح هەبێت تا تێبگا بەهۆی ئەنجامدانی کارێکەوە ئاهەنگێکی بۆ ئەجێڕین بەس بە بۆنەی لەدایک بوونیەوە تێگاکەوا وڵا هیچم نەکردووە و ئاهەنگی شین دەست نییە و هیچ ماندووبوونەوەی نییە کەواتە لێرە بۆمان دەرکەوت ڕەمەزان و ینی چۆن دەڵێ حەجکردن دوو جەژنی بۆ دروست کردین بەچی بەوەی کە کارێک ئەنجام دەدەین وەک بەری ڕەنجی کارەکەمان جەژن دروست بڵێ دەسێتت خۆش مامۆستای بەڕێز مەدوێتن هەفوڵاتیان بەڕێژی پێشکدار بکەین ناوا vê xelekêda sebaret cejnê و pirsiyaremejî arasteyî wan kirî ke bûçî zorbey car nava cejna da xembarî tête berçavkirin fermo bapêk ve pîner bîn û seyrî vê raportêyan ku van vekus bû ba bikin. پێشانەمە کە پێش ڕەمەزانی بەدە 12 ڕۆژی حرەکەک دەکەتەوە بازاڕی لە ناو ماڵان خۆشێک پێیا دەبوو ئەوە لە ڕەمەزانی ئەوە لۆ جێژنە ئەو شتە نەما لۆ نما قەیرانی دارایی بۆ سەبەب بەتەمەنی من خۆم کە ئەمبینی جەژنان ئێمە مناڵ بووین باوکمان دایکمان خوشکمان برامان کە سوکار مەسەدانیا کردین بەڕاستی پارە ئێدانێ ڕێزی لێگرتین ساو ڕێزە لەی شوێنەکان نەماوە سەبەبەکە چییە ئەگەرێتەوە بۆ گەورەکانمان بۆ بیئەکە بۆ ژینگەکە ئێستا بەڕاستی سۆز و ئەوین و محەبەت نەماوە لەبەرەوە هزار جژنی ئێستا تامی جژنێکی ئەو جا و کاتە نادا نەمانی سلێ ڕوحم زۆر کاریگەری دیوە لە ناو کۆمەڵگەدا دەتوانین برین زۆربەی چیژ و کوڕەکان ناتانن بە 8 مانگ بە 9 مانگ بستن لای ماڵی باوشیان لای ماڵی دایکیان ماڵی براکان سلێ ڕوحم نەماوە ئێستا بەهۆی جەژنەوە الحەمدولله ئەتان بچن ماڵی دایک و باوکی خۆی ببینین تکنۆلۆژیا ئەفریقا زێدە بیا عالەمە گەنی بڕێکا تەلەفۆنە gelek u ditaxibin ez ê me eydate wek berê nema aleme berê zalama biçî ka enê bi zarfa destê wan de bî çikilê dilekê dan da mala veçin ئێمە لە کۆمەڵی قەیران داین لە قەیرانی ئینتیخاب داین لە قەیرانی ئاو داین لە قەیرانی ئابووری داین کەسابەت نماییدی هەمووی بوویتە ئەوە خەڵک خوڵقی جارانی نماوە خەڵک تەمەنالەوە دەکات لە جەژن کەس لە دەرگای نەدا سەوای لێ هاتووە خدایە بوو سەردەمێ وی زۆرۆفێ نوکەک و مەسەلەن vê gavê mesela qeyraneka zêde û Daeş hat û aleme gelek gelek şehîd ji derzanim gelek alem ji hat derzanê û ev qeyrana vê gavê mesela çî be bu alemê Hind mesela wek berê سەردان و ئەوەی کێم بینە vêgavê def milletê me ve taybet vê Kurdistanê taban لەم تەمەنە ئیساە کە ئەڵێن جەژن گۆڕاوە خۆی جەژن هەر هەمان جەژنە بەڵام ئەوەیە بۆ ئێمە گۆڕاوە کە هەست بەواکەین ئەو خۆشی جارانی نیە بەڵام وەرە گەر مناڵێک بتوێنی لەو تەمەنەیە کە حەزی لە شاری یاریە و لە گەڕان و جەژنانە و ئەمسەر و ئەوسەرەیە زەژنی جاران دەژ و جەژنی خۆش بوو عالەمەکە قەناعەتی هەبوو ئیمانی بەو ڕۆژەی هەبوو کە ئیشی پێدا دەکرد وەکو ئێستانیە هەموو ئەکەتە دوو پارە و ئاگای لە چدینەکەیمان لە چ دنیایەکەشمە لازمە دەستگەهێت ڕۆگەهاندن ئێجۆچی مەسەلەن ئیعلام بێ تلڤیزیۆن بیتن مەدارس بن مەسەلەن مزگەفت بن هەمی تێدا هەبن چ تشتی ڕۆلێکی باش بگێڕیتن دەورێکی بینیتن سەر مەسەلەن هەبوونە پەیوەندیۆنەوە بەڕێک و دودا وی تشتی خۆشکەنەڤە مەسەلەن لایەنێت قەومیەتی دینی وان تشتە خۆڕەتێکردکەن کو واجبەکە سەرتە عیدە نەعید بیتن تو سەر هەواڵی خۆ بدەی سەرانە ساخی بدەی سەژباری ئابووری خەچی بەعام زۆر باش نییە هەنی هەمووی معاناتی زۆرە خەڵکە بەڕاستی دەست پێشتر لێها زۆر نەبوو
بەڵێ بینەرین بەڕێز وان بەڕێزانە ئاماژەداوێت چەندەیە کە جەژنێن بەرینوکە باشتر و خۆشتر بوون و پتر خۆشیت بەخشیت ناوا کۆمەڵگەهێدا بەلێ ڤیگاڤێ ئەو خۆشی زۆر نایەتە بەرچاوکردن یان کو بارە پترێ ڕووی نەخۆشیەت هێتە بەرچاوکردن ئەوژی چەند ئەگەرێک بسەریعی بەحساوێ چەندەی کرد کە قەیران سەرەکیە قەیرانە دروست بووی کوردستانی ئەویش هۆکارێکی سەرەکیە و دیسان بەحساوی چەندەی کرد کە ئەو ژینگە هات و ناودا جی یان کو ئەو کۆمەڵگە و جوواکەت و تێدا جی ئەو ژی فاکتەرەکە کە وەلتە بکەتن و یەکڤی ڕەنگەی بی هەروسا بەحساوی چەندەی کرد کە سیلە ڕەحم و دلوڤانی نەمات ناوبەرە خزم و کەسوکارەدا و بەحساوی چەندێژی کرد کە وەسائلێ دیگەهاندنێ بۆ نمونە تەلەفۆن فەیسبوک و ئەوان سوشیال میدیای گشتی ئەو ژی هۆکارێکە کە ئەف پەیوەندیە لاواز ببن و پتر نەخۆشی دروست ببیتە ناوا کۆمەڵگەهێدا هەروسا بەحساوی چەندی کرد کە شەڕێ داعشێ ئەیکل وان فاکتەری سەرەکی بووە سەبەب و خەڵکێک عاجز ببیت کەس هەیە لێ هاتیە شەهیدکردن دیسان بەحسا لایەنێ نەتەوەی و ئاینی هاتەکردن کە هەگەر ئەف لایەنە هەردوو ئەتمۆکم بن ئۆتۆماتیکیان دێ کەسیش یە دڵخۆش و بەختەوەر بیتە ناوا وان بوونێت ئاینیدا ئەمستی بەڕێز ئەvە بگشتی ئەvە بوون سەرنجێن مەل سەر ئاختنێتوان ئەگەر جەنابێتە ئیزافەک هەبیتن سەروێ چەندی بفەرمو مەسلەی پەیوەستکردنی خەم بە جەژنەوە لە کۆمەڵگەی کوردەواری تا ڕادەیەک ئەتوانی بڵێ وەکو دیاردێ بەێ پەیوەستەکەش زیاتر دیادەکە قەدیمانیا ڤیگاف واللهی من پێم وایە قەدیمە بەو تەمەنەی من هەمە هەروان بینیوە ینی سەردەمێک نە سوۆسیال میدیا هەبوو نە هۆکارەکانی گەیاندن و ڕاگەیاندن هەبوو نە تەلەڤیزیۆن هەبوو یعنی لە سەردەمێکا یەک کەناڵی تەلەڤیزیۆنی لەو عێراقا هەبووە قەت نەمبینیەوە ڕۆژێ بێ مەسەرەن لە شارێکی وەک کەرکووک یا هەولێر یا سلێمانی دووهۆک مقابلەی خەڵکی شکایانی تا بزانە ڕای خەڵک چییە بەس من لە کۆڵان و گەڕەکەکانە هەردیومە خەڵک ناخۆشیەکانی خۆی هێناوە بۆ ناو جەژن خەمەکانی یادەوەریەکانی لە ناو جەژنەکانە یادەکاتەوە پێم وایە ئەمە هۆکارێکی زۆر سەرەکی هەیە لە پێشان زاکیرەی کوردی زاکیرەی کوردی زاکیرەیەکە لەگەڵ جەژنی ئاینیدا خەمی هەیە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی تۆ بێنە بەرچاوی خۆت یعنی بە درێژایی 2700 ساڵ لە سەردەمی مادەوە تا ئێستا زیاتر لە 2700 ساڵە کورد دەوڵەتی نییە جەژن و ڕەمەزان و ئەم بابەتانە ئەگە ملاحەزە بکەی پەیوەست کراوە بە دەوڵەتەوە ڕاستیدا یەکێک دەوڵەتی هەبێ جەژنی ئەلانەکە ئادی تۆ بتوانە وەکو هەرێمی کوردستان بە پێچەوانەی بەغداوە جەژنی ئەلان کە بزانمەتوانی ناتوانانی چونکە دەوڵەتە ئەڵێ مانگم بینی یانم بینی ئەو بابەتانە کەواتەمە بەستم چی بوو ئەم بابەتانە پەیوەست کراوە بینینی مانگ دیاریکردنی ڕەمەزان کۆتایی ڕەمەزان جەژن چیە ئەوەی کە ئیعلانی ئەکاو ئەوەی کە ڕای ئەگەیەنێ دەوڵەتە کوردیش خۆی خاوەنی دەوڵەتەکە نەبووە کە خاوەنی دەوڵەت نەبووە کورد هەمیشە جەژنەکانی جەژنی ناخۆشی بووە اینجا بە درێژایی مێژوو کورد ینی چۆن ئەڵێ لێدراوە هەرسی بەسەرای هاتووە ڕۆژێک کە خەڵک تایدا دڵخۆشەوێ ئەم تای دڵ ناخۆشەوێ وەرە تۆ لە 2700 ساڵ تا ئەمڕۆ وەرە تا ئەمڕۆ وەرە بڕۆ بەدەر لە قەیرانی دارایی بڕۆ ناوچە دابڕێنراوەکان بچۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەڵێن زمانێ پێشمەرگە لێرە بوو بەڕاستی جەژن بوو با قەیرانی داراییش هەبوو داعشیش هەبوو بەڵام لە کەرکووک و لە ناوچە دابڕێنراوەکان و ناوچە کوردستانەکانی تر پار و پێرار و ئەوانی دیکە داعشیش هەبوو قەیرانی داراییش هەبوو بەس جەژن هەبوو بۆ چونکە کورد دەسەڵاتی هەبوو ئەبینی ئێستا بڕۆ کەرکووک و ئەو ناوچانەی تر بدوێنە ئێستا ئەڵێن جەژن ناکەین یا ئێستا ئەڵێ هەست بە جەژن ناکەین نە لەبەر قەیرانەکە لەبەر ئەوەی ئەڵێ پێشمەرگە لێرە نیە یعنی چی ئەمە مانای وایە مانای وایە تۆ بڕوانە ئەو ڕووداوانەی بەسەر کووردا دێ جەژنەکەی تاڵەکە اینجا لەبەر ئەوەیەکە دێمە سەری دوای ئێمە چی بکەین بۆ ئەم حاڵەتان حاڵەتێکی تر ئەوەیەکە ئەوەی کە باسییان کرد یعنی سەردەمانی زوو مرۆڤەکان جەژن ئەوە بوو کە دەچوون یەکمان دەبینی من سەردەمێکم لە بیرە تەلەفۆنی نۆرماڵیشم نەبووە یا نەمان بووە یا لە گەڕەکەکە و لە کۆڵانەکانیشمانە نەبووە هەر نەمان بووە لە هەموو ئەو گەڕەکە نەبووە ماڵێک تەنیا هەی بۆ خۆ خەڵەکە بووی ناچێ بووە کەواتە ئێمە بەڕاستی جەژن و جەژن ماڵی فلان و فلانمان دیوە ئێستا خەڵک ڕۆژانە لە ڕێگەی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سێژەمە ئەزانن چی ئەخۆن و چی بەدیلێکی باشە باشە مەبەستم ئەوە کەواتە نەیکەین بە هۆکارێ بڵێن وەڵی ناخۆشە فەرقەکە ئەوەیە جەژنا بچی بەڕاستی ببینی نەک ئیتر ئەمجا هەر بە سوشیال میدیا ببینی بەستم ئەوە بوو یعنی ئەم شتانە تۆزێک ئاگداری بین ئەمە مای ئەوە نییە خاڵێکی تر قەیران خۆ ئەم قەیرانە لە نەورۆزیشە هەبوو وانە لە نەورۆزیشە هەبوو بەڵام خەڵک ئەچێتە دەر یان هەموو بەهار هەموو دوای نیۆڕوانەکانی بەهار خەڵکە دەچێتە گەڕان و سەیران و هەر هەبوو
ئەو کات دوای نەدەگوت کەواتە باسەکە دەرونیە زیاتر بەێ لە ڕوویەکەەوە دەرونیە تۆ لە ڕۆژەکانی تری ساڵ هەستی پێناکی بەڵام لە جەژنە هەستی پێکەی خەڵێکی تر ئەوەی مەسلەی بە کاتت کەمەوە نەخیر دێ چینە سەر تەوەری خۆی ئەساسی هەر سەبارەت وێ چەندی مامۆستا بەڵێ جانەوێتە ئامۆژەداوی چەندێکی ئەڤە هەندێک فاکتەرن لەوانە ببنە هوکار کە ئەف بارودوخە دروست ببیتن بەڵام توێ چەندێکی نابینی مامۆستا کە فاکتەرێکی ئاینیژی هەیە ینی باگراوندێکی ئاینیژی وەل خەلکێکی دکەتن کە نەخۆشیە دەرببریتن بەڵام هەفکارێت من بێژن دەم نەمایە دێ پشتی ناوبڕی ئینشاڵڵاهی نەف خزمەتە جانەبێتە و پتر سەرێ ئاخفین بەێ بینەرن بەڕێز پشتی بێنڤێدانەکە کورت و دەهی نەف خزمەتەوەین ڕێزدار بفەرمون بینەرن بەڕێز دووبارە سڵاف وەبن تەوەرێ خەلەکامەژی جەژن نویکردنەوە ژیانەیە هەر سەبارەت وێ چەندێ پێشی ناوبڕێمە پرسیار ئاڕستەی مامۆستای کرد کە مامۆستا مەبەحساوی چەندی کرد هەندێک فاکتەر و هوکار هەنە ئەوێت هاوڵاتیەژی ئاماژە پێدای مەدوێتن بەحساوی چەندیژی بکەین ئایا باگراوندێکی ئاینی چەند کاریگەری هەیە سەروێ چەندێک کە نەخۆشی و دڵتەنگی ببەخشیتە خەلکێکی خەلک نەخۆش ببیت و خەمکەویتن ڕاستە ڕەنگە هۆکاری ئاینی ئەوە بێ کە تۆ 30 ڕۆژ بەم شێوازە لەگەڵ ڕەمەزانە ئەڕۆی دوایی وەکو بە زمانی شۆفێرەکان لانسی وەرگرتووە بەێ ئەو کاتە کە دێتە ناو جەژن هەر لە ناو جەژنە بەس فکری لە ناو ڕەمەزانە بەێ ئەوەش خراپە ئەبێ بڵین خوا سوبحانەوە وتعالە وەک گوتی 29 یا 30 ڕۆژ بە ڕۆژوو بە فەرمووی ئیدی ئەمڕۆ بە ڕۆژوو مەبە ئەمڕۆ جەژنە هەر بە فەرمانی خۆ دەست بکرد بە فەرمانی خۆش دەشکێنی زۆر جوانە بۆیە سێ کەس چوونە ماڵی پێغەمبەر یا پرسیاریان کرد لە ماڵی پێغەمبەر درودی خوای لەسەر لە هاوسەرەکانی پێغەمبەریان پرسی ئەم پێغەمبەرە چۆنە لە ماڵەوە وتی پێیان گوت نوێژەکە و بە ڕۆژوو ئەبێ و هەنەرجار بە ڕۆژوو نابێ و یعنی لە سونەتەکانە و ئیدی نوێژەکات و هەندە جاریش ئەسرەحەتەکە و ئەخەوێ و ئەو تە ماڵ و مناڵی هەیە و هاوسەری هەیە و ئیدی ئەوانە گوتیان یەکێکیان گوتی ئەمما ئینی فەئەصوم وەلا ئوفتر وتی سوێن بێ من ئیدی هەموو ڕۆژ بە ڕۆژوو قەت ڕۆژوو نشکێن ئەویدی گوتی وصلی وەلا ئەفتر قەت سارد نابمەوە هەر بەردەوام من هەر خەریکی نوێژە بم ئەویتر گوتی ئینی لا ئەتەزەوەج النساء ئەو جا پێغەمبەر فەرمی ما بال ئەقوامی خوتبەیەکی دا لەسەر ئەوە گوتیەوە چیە خەڵکێک پیا بووە وەکو بڵێ ئەوان دینەکە فێری منەکەنەوە بەێ خەڵکێک پیا بووە دەڵێن ئێمە نەژندێنین ئێمە هەر نوێژەکەین و هیچی تر ناکەین ئێمە هەر بە ڕۆژوە بین و قەت ناشکەین فەمەن ڕەغیبە عن سونەتی فەلەیسە منی کەواتە سونەتی پێغەمبەر ڕەمەزانیش بووە و شەشەڵانیش بووە و ڕۆژوی سونەتیشی گرتووە بەڵام خۆشیشی جێڕاوە ئەی لە ماڵی پێغەمبەرە ڕۆژی جەژن لە ماڵەکەی خۆی دادوو چیژۆڵەی بچکۆلە گۆرانی ئەڵێن کە ئەبوو بەکری سدیق خوا لێ ڕازی بێ دێت ئەبینی ئەو ماڵی عائیشەی ئەوە پێغەمبەرە و ئەوێ نێڵێ گۆرانی بڵێن بەێ ئەو فەرمودێت چیە کە پێغەمبەر ئەڵێ یا دەعهما یا ئەبا بەکر ئەی ئەبا بەکر وەزد و لەو دوو مناڵە بێنە با گۆرانی بڵێن ئینە لكل قوم عیدە وهذا عیدنا هەموو خەڵکێک جەژنی خۆی هەیە ئەمەش جەژنی ئێمەیە کەواتە پێغەمبەر فێری کردین دڵخۆش بین وەکو لە ڕەمەزانە تاعەتت ئەنجامدا دڵخۆش بە بەتاعەتەکەت و بەێ کەواتە مامۆستا بوونێن ئاینی ئەڤێن نها ئەم بەحسکەین دیارترین ئەف بوونە کە جەژنا ڕەمەزانە پیرۆزە ئەف بوونە چێن خۆشیە ببەخشنە ناوە کۆمەڵگەهێدا ئەتوانن بەچی بەگەڕانەوە بە کۆمەڵێک شت یەکەم شت بەێ یەکەم شت خۆی گەورە فەرمی وەلیلله الأسماء الحسنى فادعوه بها ڕەبتی ینی پەیوەندی نێوان ناوە جوانەکانی خوددا چییە لەگەڵ ئەو پرسیارەی کە تۆ ئەیکەی یعنی ئێمە ناڵین عید بەێ باشە بە کوردی ناڵین جەژن باشە ئەم جەژنە چی ئەیجێڕێتەوە وەکوڵێ ئەوەی بتوانێت جەژنمان بۆ دووبار بکە و سێبارە بکە خوددایە بۆ یەکێک ناوەکانی خوددا چییە المعید المبدی و المعید و کەواتە ئێمە کاتێک کە مسلمانین ئەبێ هەست بکەین مادام خوددا ناوی المعیدی لە خۆی ناوە بەێ ئەوە دەسەڵاتی بێت سنووری خوددایە دەتوانێت هەموو ئەم ڕۆژە ناخۆشانەمان بۆ بکاتەوە بە ڕۆژی خۆشی کەواتە ئەلێرەوە ئومێدێکمان پێدەبەخشیە کە بە بەردەوامی ئەم جەژنانە دێنەوە یعنی وەک پێمان دەڵێ إنه لا يأس من روح الله إلا القوم الكافرون يعني خدا ناومێدی یەکسانەکە بە بێباوەڕی ئەگەر ناومێدی یەکسان بێ بە بێباوەڕی کەواتە ئومێد یەکسانە بە باوەڕ کەواتە بە درەوشانەوە و تەجەلیاتی ناوی ئەلموعیدی خدا دەبێ هەمومان دڵخۆش بین
ڕۆژی خۆشیمان هەر لە ڕێ ڕاستە ڕۆژگارێکی ناخۆشمان دێ بەسرە هەر لە ناوەکانی خودداخوا ناوی ئەسەلامە ئەڕەزاقە ئەلعەدلە یعنی خوددا ناوی ئاشتیە خوددا ناوی بەخشەرە دەبەخشێ خوددا ناوی عەدلیشە کاتە لەم سێ ناوە بمان دەرەکەوێ جەژنیش لە ناوەکانی خوددا سوودی لێوەربگرین حکوومەت دەتوانێت دڵمان خۆشکە تا جەژن بجێڕین حکوومەت ئەگەر توانی ئاشتیمان بۆ بەرقەرارکە لە ڕێگەی حیزبەکانەوە ئاشتیمان بۆ بەرقەرارکەن ئاشتی ناوخۆیمان بۆ بەرقەرارکەن لە دراوشانەوەی ناوی ئەسەلامی خوددا ئاشتیمان بۆ بەرقەرارکەن موچە لە کاتی خۆیدا بدرێ بەبێ کەمکردنەوە بە درەوشانەوەی ناوی ئەڕەزاقی خوددا یاساکان جوان بن و عەدالەت بەرپا بکرێ بە درەوشانەوەی ئیسم و ناوی ئەلعەدلی خوددا دادپەروەری هەبێ ئاشتی هەبێ ڕەزاقی و بەخشین هەبێ لە هەمان کاتدا دادپەروەری هەبێ جەژنمان بۆ دروست دەبێتەوە ئەو قەیرانەمان لە کۆڵ دەبێتەوە بە سێ ناوی دیکەی خوددا جارێکی دی خوددا ناوی ئەلفەتاح و ئەلواسع و ئەلجامع و ئێمە گرێچۆرەمان زۆرە ئێستاکە لە ژیانی ئابووریمان لە ژیانی چۆنەڵێ لە دەرونیمان لە کۆمەڵایەتیمان ئەم گریانە دەبێ بکرێنەوە بە ئیسمی ئەلفەتاحی خوددا پێمان دەڵێ سوود لە ناوەکانی خۆم وەرگرن سوود لە ناوەکانی خوددا وەرگرن بە ئیسمی ئەلفەتاح بە ناوی ئەلفەتاحی خوددا نەک فاتح فتاح یعنی ئەتوانی بەکاری بێنی لێی کۆڵیتەوە ئێمە پێویستیمان بەکردنەوەی کۆمەڵێک گرێ هەیە لەم کۆمەڵگەیەکی ئێسێمە تێدا دەژین بۆچی تا ئەو گریانە بکەوینەوە بە ئیسم و درەوشانەوەی ئەلواسعی خوددا جارێکی تر بکەوینە فەراحی بکەوینە فراوانی ئەو کات خوددا چیمە بە ناوی تری خوددا ئەلجامع خوددا کۆمان دەکاتەوە کەواتە کاتێکە قیبلە کۆمان دەکاتەوە یعنی یەکێک لەو شتانی کە تۆزانی ینی بۆ ئەبێ جەژنی ڕۆژوو شکاندن کۆمان کاتەوە چونکە ڕۆژوو ئەو جیاوازیەشی هەیە کە هەمومان پێکەوە بە ڕۆژوو بیت ئەزانی کاڵەی شەهر و ڕەمەضان یعنی هەمومان لە یەک کات ئەزانی کە بانگەدا ئەگە بانگی نیوەڕۆیدا ڕەنگە ئەم کوردستانە کە بیاوێ نوێش بکە هەمویان بە یەکەوە نوێژ نەکەن یەکێکی لە دقەی یەکەم دقەی دووەم سێەم چوارەم پێنجەم تا ئەگەیتە نزیکی عەسر لە سەعات 12 تا ئەگەیتە سەعات 4 لەم 4 سەعاتە ڕەنگە هەر کەس بە جۆرێ نوێش بکات و کاتی هەبێ مافی خۆشێتی وایە ئەتوانێت حەج هەر 5 ملیۆنەکەمان بە یەکەوە ناچین بۆ حەج ئەو ئەم ساڵ چووە ئەو 20 ساڵ لەمەوە بەرچووە بین یەک ناگرینەوە هەر کەس بۆ خۆی بەجیا ئەچێ ئەو کاتە زەکات هەر کەس ساڵی بەسەرادێ هەر کەس ساڵی خۆی جایە زەکاتەکەی کەی ساڵی بەسەرادێ بە هەمان شێوە بەس ڕۆژووان نییە ڕۆژوو هەمومان لەو مانگە بە ڕۆژوو بووینە کەس نەهاتوە بڵێ وەڵام من مانگی ڕەمەزانەکەی خۆمەوە مانجێکی تر کەواتە لێرە بمان دەرەکەوێت بە ئیسمی ئەلجامیعی خوددا بەڵێ دەتوانێت ئەم بۆنانە ئەو یادانە تاموشگاری پێغەمبەری عەلەیهی سەلام چەند گرنگێک تەخەلق و بێخلاقی الله ڕاست ئەمە یەکە عایشە خوا لێ ڕازی بە فەرمووی کانە خولوقه القورئان قورئانش ئەمە قورئان چییە هەر پەیوەندی بە ڕەمەزانوێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القورئان کەواتە ئەم قورئانە هودەن للناس کەواتە ئەم قورئانە مادام پەیوەستکرا بە ڕەمەزانەوە لێرە و جارێکی تر ئێمە لە جیاتی ڕەمەزان دوای ڕەمەزان بچینەوە چی بکەین چۆن بچینەوە ئەگەرەتەوە دوای ڕەمەزان بڕۆیتەوە لای ڕەمەزان بڕۆ لای قورئان چونکە ئەوە قورئان ڕێنمایی تەکا بە بەردەوامی ئەلێرە بۆ ینی چۆن ئەڵێ بۆمان دەرەکەوێت کە ئێمە دەتوانین بە هەڵس و کەوتی جوانی خۆمان بەکردەوە جوانەکانی خۆمان شتێک دابێنین بە ناوی صناعەت العید بە کوردی جەژن سازی جەژن سازی بۆچی جەژنێکمان هەیە پێی دەوترێ عید الفطر یا یوم الفطر جەژنی ڕەمەزان یا جەژنی ڕۆژوو شکاندن چونکە پێشی ئەو ڕۆژە 30 ڕۆژ بە ڕۆژوو بووینە 29 ڕۆژ بە ڕۆژوو بووینە چیمان کردووە یعنی بە ڕۆژوو بووینە یعنی بە قسەی خودامان کردووە یعنی تاعەتی خودامان کردووە یعنی خۆمان لە گوناه بە دوور کردووە هەلێ وەیە زانایانی کوردیش لەسەر ئەم قسەیە کۆکن هەر ڕۆژێک کە تیایدا کارێک بۆ خوددا ئەنجام دەدەین لە پێناوی مرۆڤایەتیدا ئەو ڕۆژە جەژنە هەر ڕۆژێک کە تیایدا گوناه ئەنجام دەدەین هەر ڕۆژێک کە تیایدا گوناه ئەنجام دەدەین ئەو ڕۆژە جەژن نییە بۆ چونکە گوناهەکەمان زیانی بە خەڵک ئەگەیەنێ بۆیە گوتراوە لە مێژە گوتراوە ئەو ڕۆژەی کە تیایدا گوناه ناکەین و زیان بە خەڵک ناگەیەنین ئەو ڕۆژە جەژنی ئێمە بەێ کەواتە مامۆستا ئەف پرسیێرە هاتی ئاراستەکردن بۆ بینەرین بەڕێز کە بەشدار بن ناواوی پرۆگرامەیدا ئەم چ بکەین کو خۆشی و بەختەوەری بزەوریتەوەت ناوا جەژنێن ئاینیدا جەژنا ڕەمەزانێ بفەرمونون بە پێک ببینەر قەیرانی دارایی چابێتەوە خۆشێتێتەوە خۆشی سەحالێن بیتە هەموو شتێک بیتە مادە سەبەب کاری ڕئیسی مادەیە کە مادە بوو ویدی خەڵک
جۆش و فرۆش دەبیتن و بە خۆڵق دەبیتن و لە جاران باشتر دەبیتن. ودو طبعا يعني هندي علماء يعني وقت بري دسو يعني قصتو كدو بكنو نا وقت بري جامو ابرو كجدا همي سري كدو دا بشنو عيدي كدو بيروز كانوا بي عيد جي و يعني سري شي كدو نبرن زیاتر خەرکە ئەگەر باری ئابووری بەرە باشتر بچیتن بەخۆی باشتر دەبدەوە بەس بێزگەلەوەی خەرکەش بەخۆی لەگەیەک ینی وەشی جارانەوە نەمایە لەگەیەک تێکەراوی نەمایە هۆکاری زۆرە هۆکاری ینی ئەو ئەنتەرنێتە زۆر شتی کە هەیە بەڕاستی ئەبێ بە خۆمان نابچینەوە ئەبێ سەردانی دایک و باوکمان بکەین سەردانی خوشکبرا بکەین سەردانی دۆست و ئەحباب بکەین بەڕاستی لیان نزیک بینەوە نەک بە تێلێک تەنها تێلێکی بۆ بکەین مەسنجەر یاخۆ فەیسبووکە یان نامەیەکی لە فەیسبووکەوە بۆ بنێرین نەخێر بەمە ناگونجێ اول شمالی دەست پێ بکەین و واجبەکە ئەرکێکە هەواڵینیان مرۆڤانیان نیازبوونە سەرمە ئەمە پەیوەندیت خۆلی بەرامبەرخوا ئەم پێز بخین دۆکو جارێکۆ دی خۆشیتمێت بەرێ هەمی بزبڕنەوە بەداخەوە بە هۆکاری سیاسی و بە هۆکاری جۆرێک لە ئەم فەوزا سیاسی لە کۆمەلگەی کوردیا هەیە توانم بڵێم لێکەوتەی ئەم تەشەنوجاتی سیاسی لێکەوتەی کۆمەڵایەتی هەبووە لێکەوتەی خێزانیشی هەبووە ئێمە بتوانین لە جەژنە ئەم سیاسیەکان ئەم خەڵکی ئاسایش بتوانن جەژن بکەن بە بۆنەیەک بۆ جۆرێک لە ئاشتەوایی کۆمەڵایەتی بەرقەرار بێ ئاشتەوایی خێزانی بێ. بله بینرین رزدار پشتی ما گهداریا وان برزانه کری سبارت اف پرسیارا هاتی آراسته کرن وان جی هر بحثا و چندید کر که اگر قیران و بارودوخ کردستانی بیت چاره سر کرن رنگ خوشی پتر بزوریت اف ناف مال المدى ادوابونا دا و هروسا بحثی پیوندین کمالاتی کر اگر اف پیوندی چند پهیز ببن پتر دی خوشی بخشیتت ناوا کمالگه دا و دیسان بحثا خالقا هری گرن کر که اگر سیاست مدارت ما آشتوایا سیاسی بکن ناوا کردستانی دا اوجی فاکتور که سرکیه که دلخوشی بزوری تفت ناوا مال المدات روجان ججنی دا ولی با مستطع چه اختنک سر وان بارزانه هیا همو قسەکان ڕێک و پێکن ڕاستن لەو قسانەیە کە ئێمە ئەمانوێ بیکەین لە ڕاستیدا چونکە خەڵکی ئێمەش لە ناو بارودۆخێکە ئاژێ بەڕاستی ئەوانیش توانی بڵێ ینی هۆشیارێکی باشەیە لە نێو کۆمەلگادا توانی بڵێ کۆی قسەکان قسەی باش بله ما مستبرس ما آموزه داوی چندی ات خالد بوری دا ما بحثاوی چندی کرد که کمترین خوشیت هیتا دیتر ناوا ججنی دا اری ام چپ کن که اف خوشیه بهت زیده کرن و پرپی بیت دام بەوە دەبێت کە یەکەم خاڵ کە زۆر سەرەکیە یعنی کۆمەڵەشتێکەیە پەیوەست نەکرێتەوە بە ڕۆژی جەژن بله یعنی یەکێ لەو شتانەی کە عادەتەوە یعنی لە دینا نەبووە بە غەڵەت ئەکرێ بە هەڵە ئەکرێ بونو منو وکوش سەردانی قەبرستان بۆ ئەبێت لە ڕۆژی یەکەمی جەژن بکرێ بله ئێمە کەسی هەمومان یعنی کەسی عەزیزمان لەدەستداوە کەسی زۆر خۆشەویستمان شەهید بووە یعنی ڕۆژی ترمان زۆرە بله و وفایک نیت برام بروان کسا اینجا لەو ڕۆژەیە یعنی ئەمە چییە سەبەبەکە یعنی چونکە ئەو مناڵانە باسێکەیە یعنی بەشێک لەوانی کە ئەڵەن جەژن وەڵی هیچ تامی نییە ئەزانی چێ واڵێ ئەوانەی کە زۆر بەتەمەنن بۆ خۆی کاتی خۆی جەژنی باشیان کردووە و لە گەنجێتی ڕابواردنی کردووە گەنجێتی خۆی کردووە لە هەرزەکاری گەنجێتی جەژنی کردووە لە مناڵی کردوێتی ئێستا بە چۆتە تەمەنەوە چۆتە تەمەنەوە دانیشتۆ و دنیاکە هەمووی بۆ ئەو لێ تێر بووە لە خۆی ئەو مناڵانە مافیان هەیە یعنی خۆی ئەبێ بزانین ئەو ڕۆژەی من جەژنم دیوە یعنی من مەسەلەن جەژنم دیوە ئەو کاتێک کە بڵێن من 3 ساڵ و 4 ساڵ بوومە زمانی حرس قومی بووە کە داوێنە بەسەر کوردستانە باوکم گیراوە فڵان گیراوە کورد هەمووی لە بەندی خانە بووە بەس ئێمە چونکە مناڵ بووینەوە هەستمان پێ نەکردووە جەژن هەرێبێ هەبێ بۆ مناڵ چونکە ئەم مناڵانە مافیان هەیە بەسەرمان و ئەی مافی مناڵیانی چی کەواتە پێ لە جەرگی خۆمانەن حوزنەکە و خەفەتەکەی خۆمان ئێمە گەورەین تەحملی ئەەکەین لە ڕۆژی جەژنا بۆیان ناکەینەوە بە شیوەن بۆیان ناکەینەوە بە تەعزیە و پرسەدانان و بەهێ کاتە چیەکە ئەچینەوە بۆ ڕۆژەکانی تر ڕۆژی ترمان زۆرە جاوە لەبەرەوەی هەمیشە مامۆستایانی ئاینیش دەڵێن ینی هەیە نییە لە ساڵێکە 2 ڕۆژمان هەیە وەکو جەژن هەردووکە ئەبەستینەوە بە سەردانی قەبرستان یعنی ئەوە بۆ مناڵەکان ناخۆشە بۆ ئەو مناڵە بچووکانی کەوا لە ڕاستیدا جەژنیان لێتێکە چێ لە ڕاستی جا لەبەرەوە ئەوە خاڵێکی زۆر سەرەکیە کە ئێمە فێربووین ئەیبەستین خاڵێکی تر زۆر جار هەیە ڕەنگە تۆش ئاماژەت پێکرد یان بتەوێ ئاماژەی پێ بکەی یان زۆر جار ئەوترێ دەوترێ ئێستا خۆ مسلمانان هەموو یەک جەستەن و یەک پارچەن لە سەرتاسەری دنیادا
آخر ئەوە بۆرمایە ئەسووتێنرێ ئێستا من جژنی چی بکەم کاکە خۆتۆ هەڵ نەپەڕی خۆتۆ شاید نەکرد فرمودەجی هەیە مثل المؤمن كمثل الجسد الواحد ئەو پێغەمبەرەی کە درودی خوای لەسەر فەرمووی مثل المؤمنین في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد هەر ئەو پێغەمبەرەشە فەرمووی دعهما يا أبا بكر فەرمووی ئەی ئەبوو بەکر لێگەڕێ بەو مناڵانە گۆرانی بڵێن إن لكل قوم عيدا وهذا عيدنا أو لجي خوي أوش لجي خوي باشا أو رجاني كبيغمبر دلي خوش بو درودي خوي لسر صحابة دليان خوش بو ججنيان كردو خلو رجا لسر تاسري دنيا دا مشاكل هربوه رجا كم بيبلا إما بيكين بججنو لدنيا دا لشوني كتير مشكلة نبوبه أو رجا عالمي إسلامي ججني أجرا إما أنفال كرابوين كس دبر إما ججني خوي رانا قرتو بلا لبرو كرد أنفال كراوه أو رجا كواس زماني كتير شوني كتير مثلا روجي نجتماني شواري حوت أمريكا روجي نجتمانيتي لشواري حوت إما رنجا قرفت معنا به ونيا لا كنا لروسيا لا حفدي أكتوبر وأنا عفوا لأكتوبري صالح حفدة وأنا لأكتوبر ججني نجتماني روسيا إما لأكتوبر كركوك مال ليسنو كواتا أجر وابي بام دنيا بام شوازة بروي هيج كاتيك حوت ملياروني وكهمو لخوشيانية كواتا ما فديته بيشوا ئێمە لە ڕاستیدا خۆ لەم جەژنەیە چیمان کردو یعنی لە جەژنە عادەتەن جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئەو جەژنانە نییە وەکو نەورۆز بەو مانایە بڵێ خەڵک هەڵپەرچەی تیا بکە و خەڵک خۆشتێکی وامان نەکردووە تا بڵێ ئەگەر وا بکێتیش لەم جەژنەدا هیچی نییە بەس قەزم هێشتا لەگەڵ ئەوەشە تێنەگەیشتوین کە دەربڕینی خۆشیش بکەین بە عیبادەت دەربڕینی خۆشی بکەین بە عیبادەت لەبەرەوە ینی کە ئابە و حوزن و خەفەت گشتی کۆکراوەتەوە لە یەک شوێنە ئەوش بەڕاستی هەڵەیەکی گەورێ مامۆستا برس دوان سێ ساڵên بوریدا کە ئەف شەڕێ دروست بوویت ناوبەرا کووردا و گەل درندەترین وەکی بێژنێ بوونەوەر کە داعش بووە ما پتر 1500 قوربانی هەبووینەت ناوەوەی کوردستانێدا ئەرێ ئەف چەندە مامۆستا چەند فاکتەرێکی سەرەکیە کە دڵتەنگێکی دروست بکەتن دەمات بیتە ڕوژە جەژنێ ئەو وێ هەستێ بکەتن خۆشەویستترین کەس دەستدایە دگەلدا بەشدار نییە لەبیرتە تۆ پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگا چیانە گوت ئەیان گوت ئێمە دڵخۆشین بەوەی ئێوە لە ناو شارەکانە بە ئارامی بژین ئەزانی وایە یعنی پێشمەرگە بەوە دڵخۆشە کە لە بەرەکانی جەنگا بێ ئەڵێ خەمی ئێمەتان نەبێ ئێمە لە بەرەکانی جەنگا وەستاوین لەسەر سنوورەکانمان بۆتان پاراستووە بۆ ئەوەی ئێوە دڵخۆشی دەرببڕن پێشمەرگە زۆری پێ ناخۆشە ئەو لە سنوور بێ و تۆ لە ناو شارە شیوەن بکەی پێ ناخۆشە ئەو خۆشیەکەی ئەوە ئەبینی هەر کەس خۆشی خۆی لە شتێکا بینێ باوکێک چەند ماندوو ئەبێ باوکێک کە ماندوو ئەبێ و خواردنێک و پارەیەک بۆ ماڵ و مناڵەکەی پێیاکە دڵی بەوە خۆشە بێ کە مناڵەکانی دڵخۆش بن ئەگە مناڵەکانی گوتیان باوە تۆ زۆر ماندووی تو ئێمەش هەر دڵمان ناخۆشە ئەو وا نابێ باشترین لە کورد شەهیدی داوە بە بەردەوامی بە بەردەوامی ئەمە ڕێ ئێمە بووە قسەیەکە کوردای هێنابێ ئەڵێ باشترین پاداشتێک بۆ شەهیدەکانمان درێژەدانە بە ڕێبازەکەیان شەهیدەکانمان ئەو کات دڵیان خۆشە بێ کە بزانن ژیان بەردەوامە لە کوردستان یان کوەر کەسێکی هاتیە شەهیدکردن کامل قەناعەت چەندە کردی خۆی بەڵێ ڕاستە کەواتە ئەمە جیاوازێکەیە باشترین خەڵاتێک بۆ شەهیدەکانمان درێژەدانە بە ڕێبازەکانە مادام دوژمنەکانمان بەوە دڵخۆشە بن ئێمە شیوان بجێڕین ئەبێ ئێمە بە پێچەوانی ئەوانە دڵخۆش بین ئەو پیشان بین لەبەرەوە دڵخۆشی پیشاندانی دڵخۆشیش بەو عیبادەتەی کە کردومانە بۆ ڕۆژێکی دیاری کراوە ئەمە بێتەمای ئەوەی کە بەڕاستی فێری ئەوە بین کە دڵخۆش بین بە عیبادەتەکانمان کەواتە لێرە چی بکەین بە کورتی یعنی چی بکەین بۆ ئەوەی کەوا جەژن خۆش بێ ئەوەی خاڵی یەکەم زۆر سەرەکیە خاڵی یەکەم زۆر سەرەکیە کورد لە مێژە گوتوێتی بە کوردی کاسەی پڕ ئاشتی ماڵانە کاسەی پڕ ئاشتی ماڵانە یعنی ئەگەر کاسەت پڕ بێ منجەڵت پڕ بێ خواردنت هەبێ بەمانە ڕزقت هەبێ پارەت هەبێ وەزعت خۆش بێ ئیدی هەموو ماڵێک ئاشتی تیا و شەڕیتیانی کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بە لەسەر چاکردنی ژیانی چاکردن و باشترکردنی گوزەرانی خەڵک پەرلەمانی کوردستان بۆچی چەند مانگە یاسای چاکسازی لە موچە و لە خانە نشینی و لە جێڕانەوەی چاکردنەوەی موچەی خەڵک ئەو بۆچی ڕاتان گرتووە ئەوە بۆ لە نێو خۆتانە حیزبەکان بۆ ڕێک ناکەون بۆچی نەتانتوانی بیکەن بە دوو جەژن بۆمان بۆ نەتانتوانی لە 12 مانگە کەوتتان کۆ دەبینەوە و یاساکە تێ ئەپەڕێنین و ئیدی پاشەکەوت نامێنێ و ئیدی موچەتان ئەگەڕێتەوە باری خۆی و ئیدی 100 میلیارد دلارمان بۆ ئەگەڕێتەوە ساڵانە پەرلەمان بۆ نەتانتوانی حیزبەکان بۆ نەتانتوانی ئەزانی گونەهبارە بن لە ڕووی شەرعیەوە
گونەهبارن کە خۆشیەکیان نەخستە دڵی خەڵکەوە بەێ نەیانتوانی کەواتە ئەمە هەموو لە ڕاستیدا ئەمەیەکە بەدیع الزەمان سەعیدی کوردی گوتی ئەیوهە المەبعوثون ئینەکم مەبعوثون ليوم عظیم ئەی پەرلەمانتاران ئەی نوێنەران ئێوە ڕۆژێکی سەختتان لە بەردەمە کە لێتانە پرسنەوە چیتان بۆ خەڵکە کردو کەواتە مامۆستای بەرز پشتی مە بەحساوی چەندێ هەمیە کردی کە خۆشی هەیە نەخۆشیژی هەیە بەڵام ناوا جەژنێدا ئەسەل وەسایە کە کەس ی دڵخۆش بیتن بەڵام وەک شێوازێکی گشتی مامۆستا ئەگەر چەند دێرەکێت کێمژی بیتن ئەسڵ ناو ژیانە ئینسانی داوە ئینسان ی بەختەوەر و ی سەعید و ی دڵخۆش بیتن یانجی ئەسڵ وەسایە کە ئینسان هەردەم نەکبەتیە و نەخۆشیە و دڵتەنگیدا بژیتن ئەسڵ وایە خوا سبحانه وتعالى ژیانی مرۆڤەکانی خۆش کردووە ئەو بەقەدەر سێ ئەوەندە و چوار ئەوەندەی ژمارەی دانیشتوانی ئەم دنیاە ڕزقی پێداوین مرۆڤەکان بە شەڕ سنووری خوێناویان دروست کردووە ئەویان فەقیر کردو ئەویان هەژار کردو ئەویان دڵخۆش کردو ئەویان دڵ ناخۆش کردو ئەوروپایان دڵخۆش کردو ئێمەیان دڵ ناخۆش کردووە و سیستەمی باش لەوێ هەیە و سیستەمی خراپ لێرە هەیە و مافی مرۆڤ لەوێ هەیە و بە ئێمە ڕەوە نابین و کەواتە ئەمە چیە مرۆڤ دروستی کردو کەواتە ئەسڵ وایە مرۆڤەکان هەمویان دڵخۆش بن ئەسڵ وایە مرۆڤەکان بە بەردەوامی لە خۆشیدا بژێن ئەوەیەک ئەبێ جار بەجارێک بۆیە لە دنیادا ناوە جوانەکانی خوددا پێمان دەڵێ خوددا ناوی ئەلحەی حیات ژیان زۆر بەهێزە تۆ بینی و تۆ منش بینیومە زۆر بینەرانش بینیوانە تۆ زانی ئەو کاتێکەوە یەکێک وەفاتەکە ئەی بینە سەر قەبران وا تازە ئەینێژین وا ناشتمان و هاتینەوە ینی پێ وایە لەو ساتە وەختا ئیدی ئەم خەڵکی کە لە سەر قەبرانن ژیانیان لەبەر چاوکەوێ هەر ئەوە قەبرستانیان بەجێهێشت دێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان ئەو مانای چییە؟ مانای وایە ژیان زۆر بەهێزە ژیان بەهێزترە لە مردن بۆچی مردن لاوازە چونکە خوددا نامرێ خوددا ناوی ئەلمەیتی نییە سبحان الحي الذي لا يموت لەبەرەوە مردن لاوازی هەیە بەڵام حیات بۆ بەهێزە حیات ئیستیمداد و هێزی خۆی لە ناوی ئەلحەی ئەلموحی خوددا ناوی ئەلحەی زیندوو ئەلموحی زیندووکەرەوە و ژێنەرەوە لەبەرەوە هەمیشە ژیان بەقوتە ژیان بەهێزە هەمیشە ئەبێ ئێمە لە خۆشیدا بژین چا لەبەرەوە زۆر گرنگە لە جەژنە و لە بۆنەکانیشمانە ئەگەدار بین جەژن دیاردەیەکی تایە لە کوردەواری پێ دەڵێن گەردن ئازادی ینی گەردن ئازایی ئەڵێن ینی لە یەک ببورین بیکەینە بۆنەیەک لە ڕۆژەکانی تردا نەچوونێ بۆ لای یەکتر یان تەلەفۆنێکە یان هۆکارێکی گواستنەوەی ئاسان لەبەر دەستمانەیە تاکەکان لە نێوان خۆیاندا ئاشت ببنەوە حیزبەکانیش لە نێوان خۆتانە ئاشت ببنەوە بۆ ئەوەی کە ئاشتی دروست بێ حکوومەتی هەرێمیش بتوانێت بارودۆخی دارایی خەڵک چاکە پەرلەمانیش زوو ئەو یاسایە جێبەجێ بکە تا بەڕاستی جەژن ببێ بەجەشن بەێ هەموو مسلمانێکی دوێ ڕەمەزانیدا داخواست کردیە کە خودی لێ ببووریتن دوێت ئەم ژیل ئێکۆدو ببوورین وێ ڕژێ بکەینە باشترین وێزگە هەدگەلێ چەندێ بینەرن بەڕێز وی ئاوایی دەهینە دومایاوێ خەلەکێ و زۆر سپاسیاوەیان ڕێزدار بکەین هێویەم ئەوە مەشیاویتن خزمەتەکە بچیک پێشکەشی وەیان ڕێزدار بکەین زۆر سپاس بۆ ئەفکارێن مەژی بمینم خێر و شادی تا خەلەکە کادی بکەهینە فێک